Do you want a milk? Milk for your kids? Come on, come on. هلا ويك يا ولدي دمو چاوي من بس بپاره بلا ما بچي بلا خو اصلا كمان لبي خولمش اصلي مردوته يا تبي لي دمو چاو ئێرە گەورەترین خەسەخانەیە لە هیندستان هاوڕێیان هەموو بەشێکی تایە. بەخێر بێ بۆ نەخۆشخانەی فۆرتیس لە هیندستان لە دلهی پایتەخت. No, 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 no. You have it. No, 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 no. تا. بخوا زانیم ساخته چی لاش. دور رحم بوابك. ام شقامش كي تدر ولا اخوي دوم يا الله. ابا بخوار تقريبا كيلومتر يكا. على جورتين خوا كان ما لو سره. بابرم بزان نوايا. وام والله انا شو تعب سر بزاني شي تي او شي ثاني. لكن is okay you can go is all right. نازل ماليجي كاكا من هندي نازلم. ورواز نازل ماليجي. من هندي نازلم. انجليزي زاني؟ Do you speak English? نمسته 10 روپی. حالا نمسته بوکم با 10 روپی. تابلویا اما کسی کی کورد هنایتی لیره حالی واسیوا لا فیسبوک و نامی بو نردم کی بچو بو ایره بلا من نمدوزیوا. ئەمەیان چۆنەر بە هەنارە ئیترەمە تورشیاتە حەمزە و کەبابی ببورە تکەی مریشکە ئەم شتە کۆڵان بۆ چی بوو؟ سرم تەپی ماڵە ئاوا هاوڕیان ئەمە ڕۆژی دووەمانە لە شاری ڤاراناسی هاتوون دەرەوە بزانین کۆمەڵی شوێنی سەنجڕاکێشی کەیتیا بیبینین ام كرمان بيجاش للرجال من شانتانه ما بشيم زين بوكيو معنا با. They burn the body, but there they bring the ash to mantra, praying, puja ceremony. كاتي كمردوكا سوتين وخول مشكي لأن بلا أم خوايا لأن مش دعاء أم بوكات بوني دو كلو خرشي غوشتو أوش تانيت برار بروش بوني كي Hello, Sadhu Holy Man. If you want to speak talking, you can talk, but you have to say something. Sometimes they have coming some, you know the Aghori, the black dress. أما شهر يعني أوكي كبشرة جريكي رشة كنبر يعني وشنقوشي مردوكان أخون لدواء أويكي عن سوتين خلا مشاكي كنا ناو بداخلكي أوا وشتكي أوا ده بيان بأمبي أوا أمش أوا يا لدموشا ولا سريو كساني كبيراتي أبرن ب فاديكي كم. If you want to talk and he gives something, you have to pay something. The boat, somebody died to bring the ash here, ash in the boat. The Brahman on the middle, he speak the mantra. Everybody in the boat to put the ash in the Ganga. أب كابراي كلنا بلا ما كي أدانشتوا هوريان. أما دعاء خيرك أبو خلميش يوم مردواني ك خاونا كان يعني هنا بيتي بويرة كسكري أو مردو هنا بيتي بويرة. تمشي ودعاء بوكان أو أوكي. The family member on the dead person, he died like India, Delhi, Mumbai, Calcutta, Agra, Jaipur, anywhere. Who die, he bring the ash here to Brahman. The Brahman, they speak the mantra, then ash in the Ganga. أو كساني كفريانا كأو مردوكان بين بونا أو كليريا بينيجن يعني نيجان هر كي كرنا أو كوزورجان لدواء ويك أمريت يا خوتواني كحاملة نواني كمنالن أتشن خلا مشاكي أكن أختوية كوين يبو إير بلا أم ساق بلا معنا أمانة كساني عينين أو كا الذين كإخوانا هاي إخوان بسرياو ودا أو خلا مشاكي كان الناو يوم أوش وكوداك إخوان سيريا كان أما إخوان جوريانا نعوذ بالله اترم أوي كابينن ليه إخوانوا حشان زور باكش نية ليه إخوانوا إخواني تأشون سريتشا شاكن وكوتم منال كاتك أمري خننا وبردك بيو بس نكنا وما هو أبرو باري كده بين هزاران جنازيتيا شمبلا next God. Hello. Hello. Holy man Sadhu. Holy man Sadhu. What he doing with this? Like, hello, brother. Okay. Speaking English? Hindi. I'm from the Kurdistan, Iraq. Iraq. Thank you. Holy man. What is that he have here? What is this? Holy. This. Yeah. Just look at his water. Water. Yeah. You drink the water in this.
कौन सी गऊ? बता कोहड़ा का The head. आदमी खोपड़ी का? नहीं कोहड़ा कोहड़ा जो अपन खाइला कोहड़ा. हाँ You know the one kind of fruit people eat like कोहड़ा. كهرة Kohra. देश हिरण 12 सिंगा का 12 सिंगा They have animals. You know the इसको बजा के सुना many like this. चलो बच्चा है इसको बताओ बजा के बताएं पूछो أوان شاخة أوي كليتي قشتم أوي كشان أبيت يا أخواتو. Have a good day. Thank you. ما نبغى خويا روتا كان وليدا. ما خواكي كي أنا. ودي أشتغل شو أخوة من هي. فارين بسين لقاتشان. خواردنی شێن بە ئەم کەسە ئەمە پیرۆزە لایەن دیارە خواردنیای پێی و پارەشی یا پێی و قەچی ماچ کرد مەش کەسە ئاینەکانی کەیانە بەم شێوەی خۆیانەکەنەوە ناو ئاوەکەیە حەزەکەم وەکو خۆی من چی ئەبینم ئێوە شەوە ببینن هاوڕێیان شتێکی بۆ زیان نەکەم پانزە ڕۆژان هەیە لە ساڵێکە ئەمە باش بلەم کاتەیە هاتووی نیسا 5 ڕۆژی ڕۆژتەوە دەیکەی ماوە خەڵکی لە شارەکانی کەوەیەن بۆ ئێرە ئاوا نوێژەکەن بۆ مردوەکانیان بەس ئەمە بۆیە بۆم سەگەیە پێ ڕابێرێت بگوناحە So funny. No, thank you. We go to the way. The after ghats very far, 1 kilometer. One. And if you go this way, you're close to many ghats. هلا اگر ابرو انتاقات مني خواکان زۆر دوورە بەس ئاوا خوا نزیکمان هەیە چین بۆ سەردانیەکەی یا الله کە بەم کۆڵانانەیە تێپەڕی هاوڕێیان بۆنێکی زۆر ناخۆشی هەیە بە جگەل لەوەش سێ عەرز دەکەیکەن ئینسانەکەی لە قاچی نەبێ هەموو جارێ پێیەکەوێتە ناو سەنێری ئەو ماگانەوە کە بەناو ئەم کۆڵانانەیە بەرەڵایان کردو دووجار چوومە لە ئاگرەکە ئەمڕۆ نەمتوانی لەبەرەوەی وەزم تێک چوو What? मंगल की मोक्ष गति है काशी उद्धार करने वाला تێک چووە چییە برارە گۆ زەکە بڕۆ نەجاتم بێرە دەستی It's okay, you can't go, it's all right. نازانم مەڵی چی کاکە من هیندی نازانم وەرە واز بێنە نازانم مەڵی چی من هیندی نازانم ئینگلیزی زانی؟ Do you speak English? नमस्ते और 10 रुपीस هەڵێ نەمەستێ بۆکەم بە 10 ڕوپی خوا غەزەمان لێ ناگرێ वाला क्या नड़गा एकदम You've been here yesterday, brother. You've been here yesterday. Morning time is better. You want to go to ئەم خۆیان زۆر بیزیە ئەو کابرای دوێنێیە بەیانەکەیەتی سەهاتوویدێتەوە ئێواران زۆر کۆستۆمەی نییە بەڵام ئێستا خەڵک هەمی دانیشتۆ لێرە هەویر دەکەن بەم شێوەیە و پارەیەکی باش هێن بە کابرا بە بچینە خوارە بزانن لێرە چییە کە گوزەرێت مانە بۆچی بەدەست وای لێ یەکەن
گەڵادارێکە بەدەست سوێ و ئاوەکە بەم شێوەیە نازان بۆ لێەکەن ویان کردوتێ کۆشیەوە उद्गारी तिल्ली लगा के गमछा का कोना तिल्ली लगा के गाड़ दीजिए निचोड़ दीजिए ئاوایە هاوڕێ هەست هەرخوا بۆ خۆی پارە بەیەکە What is it for? Huh? You throw it in the water. You take like this. How much is it? Huh? 20 rupees. ئەم شەقامەش کەیتە دەرەوە لای خوای دۆمیان یا ئەڵڵا ئاوا بۆ خوارەوە تقریبان کیلۆمەترێکە ئەڵێ گەورەترین خواکانمان لەو سەرە با بڕێن بزانین وایە وام کۆڵانەش تا سەر بزانین چیتیا و چیتیانە لەگەڵ ما بناوڕێن سوژدە بۆ چیەوە؟ ئەمە چی دروست دەکات؟ Hello? Is a vegetable? Yeah, vegetable. And this Onion. onion. Green chili. Mustard red. کاتە بیرەکەیتەوە لەو ئاوەیە هەزاران مردوویتیایە و ئەم میوانەش بە هەمان ئاو ئاوەیەن هەنی تەبیعەتی ناچێتە سەری کە شتێکش کڕی لێرە ئەمە جەڵەکەن هەزار یەک نەخۆشی پێوە ڕەش بووە پیاز زۆرە خۆن ئەخین پیاز nearly you kill me بەرزان ئەوە داهیە دایی داهی؟ ئەوە تا بۆ وەرە بیکڕە خۆشە ماسی ماگایە ئەگەر بشتێ برێکفاست بخۆی لێرە لە شوێنێکی ڕاخیە ئێرێ هاوڕێیان چیتە ناوە لە شوێنە دانیشیت و لە ئێرەش ماسە کڕیت ئەمە ماسەکەیە ئەمە نازانم چیتیایە و ئەمە چایە Do you want a milk? Milk for your kids? Come on. وەرە لاچۆ ئەڵێ مناڵەکەم شیری پێویستە بزانین وایە گوناح بوو پارەمان ناپێڵێ پارەم ناوێت تۆزی شیرم بۆ کڕم بۆ مناڵە سایبێن لێرە شیری بۆ کڕیم زانم چی پێویست بۆ یەکڕم لەبەر خاتێ خوا بیر لەوە ناکەمەوە کە ئەمە چی دیانەتێکی هەیە موهیمەیە مرۆڤ وەکو من You speak in English? No? Okay. چۆن تێیەکەی هندی ئەمەش بە کوردی قسە لەگەڵ ئاکەمادام وایە بۆ هەر کەسمان لە کەسمان تێ ناگەی ئەو خواکەی ئەرمیای بەلایە سڵاوێکی لێ کرد ئەوە چییە بەدەم و چاوتەوە ئەوە Sorry sir? You want to make like this? No, what is that? This is From the dead people? Yeah, not dead people. He's not a original Aghori. They ask only money. Oh, okay. If you want to see, you go big burning god. Inside to the down in the temple, they're Aghori, they make own. That one is real. Okay. That is not fake. Thank you so much. Thank you. ئەلەوەی کە یاوتێ لە دەموچاوی من بەس بە پارەیە بەڵام ئەگەر بچی بڵای خۆ عەسڵەکەمان لەوێ خۆڵەمێشی عەسڵی مردووتە هاتەبێ لێ دەموچاو ئەم ئافرەتە بەناو هەموو دوکانەکاندا ئێمەی هێنا بۆ لای ئەم پیاوە کە شیری بۆ بکڕێن What is the price? 500. 500. یەکەم جاروتی من ئینگلیزی نازانم لەبەر ئەوەی قسەی زیاتری لەگەڵ نەکەین بەڵام ئەو بەباشی قسە دەکات و تێش دەگات
For how long you can use? ویسمان پێی بڵێن ئەم شیرە بەشی چەند ڕۆژ دەکات بەڵام نە ئافرەتەکە و نەخاوەنی دوکانەکەش وەڵامیان داینەوە لەبەر خاتری خوا دڵمان پێی سوودا ئەو داوای دانێکی کرد ئێمە بە ساحب دوکانەکەمان وت دانێکی کەشی بەرێ بەڵام لێرەدا فێڵەکەمان بۆ دەرکەوت ئێمە پاری شیرەکانماندا و وتمان دەتوانین جلوبەرگش بکڕین بۆ مناڵەکەت Okay, this is 2, okay? Okay, buy 2. Yeah, yeah. Here too. Where is the 2? This. You be buy go high. If here. No. You. وتمان کۆ دوو شیرەکەی کڕیمان بۆت تورەکەکەی شانی پیشاناین و وتی ئەوە هەردووکێتی بەڵام ئەو یەک دانیانی پێبوو دەویست پارەکە وەرگێت و شیرەکەش بداتەوە بە خاوەنی دوکانەکە دوای ئێمە کە ڕۆشتین No. You have it. No. تا. بەخوا زانیم سەختە چی لاچ. Here one finish. داوەرە ڕەحم بەوە بکە. تا. Okay, ئەو کابرا شەڵێ بڕۆ. This one. No, تا. Finish. You have it. Milk here one. Finish. You have it. Finish. One milk here. بەخوا ڕازگۆ بیتا هەموو شتێکم بۆ کردی بەس مادەم درۆ کردتاوە لاچ. تا. شیرێکی کڕیوتم دانێکی کەشی بەرێ ئەوە بوو بە بەرچاوتانەوە دانەکەی کەی هەڵ نەگرت دیار بوو بە کابرای و دوایی ئەمە پارەکەمەوێت ئەو پیاوەش پارەکەی یاوە بە من وتی ئەمە ساختە چییە ئەو بوو شەوەیە پارەپەیاکە وەڵڵاهی واو بەنجەکەن جاری وایە دوای 3-4 سەعابیرەکەوێتەوە چیان لێ کردووی ئەو مناڵی داناوە بەو شیرەوە کە خەڵک ڕاستە ڕوپیەکی هاتێ بەڵێ نا پارەم ناوێ ئەم بەس شیرمێ بۆ مناڵەکەم ئەتیدا تۆش بەزەوی پیاەتەوە وەڵڵاهی گوناحە دەوەرا چی شیر بۆ بکڕن کە بیتە دوکانەکە شیرەکە بای 500 ڕوپەیە 500 ڕوپیەکە بە کابراڵێەوە شیرەکەم بەرێ بەڵام دوایی من شیرەکەت ئێمە و پارەکە لێ وەرەگرم ئالوێ 500 ڕوپی وەرەگرێ هەنی بەلایانی کەمەوە ئالوێنە ڕۆژانە ئەگەر دە کەسی وەکو منش پیاتێ پەڕێت و ببینێت دڵی بۆ ژانەکە کە تۆزە ڕەحمی لە دڵا بێ پارێکی چاک پێیاکات بەخوا ساختە چین زانانی ئەمە چی دروستەکە هەڕۆن ڕەشەکەی و تاوەکەی ئەوەش نۆکا و بیبەراوەکەیە وەرە با بڕۆین ئەمانە سەریان بۆ چی گرتووە وەکو گەنموشتەیە لێرە ئەی کەڕیان ئەی فرۆشن They selling the things here or you buy? We're speaking. Okay. هاتون گەنمە کڕن ئەمە سەرەی گەنمە هاوڕێ الله لەم شوێنە ڕاقێ سەری ئەم تاوەکەن ڕۆڕۆنی 1 ساڵی پێوەیە ڕەش بوو Hello sir شوێنی دانیشتنیشی هەیە Hello sir Can I see inside? Yeah. Nice small place? Yeah. It's a restaurant. My postal shop. What is the name? Yeah, postal shop. 1985. You have since 1985 this place. 1985 وێرەی هەیە ئاوە خۆیتەوە ئەوە فەرمووە sorry شیرە Hello Milk What do you sell in Brazil? Italy, Barak? Italy. لێرە خواردنی باشووریەکانی هیندستان دەفرۆشن برنج بە هەڵمی ئاو دەکوڵێنن Okay. It's vegetable, no meat. Yeah, this bara, this Italy. بس vegetable دەفرۆشن لێرە This Italy. Wow. What is it? It rice. Rice. Yeah, برنجە yeah. چی بوو دەستی شۆتیە ئەها Okay. This bara. Bara. Yeah. Yes. Sheda bara. Okay, brother. Thank you. Thank you so much. थोड़ा पाता था नहीं برا ڕۆمانە چینەی هاوە مە خواردن دروستەکەن بە خواکانیان Hello boys. What is that? Pind. Mother, father, sister. For the mother, for the god. Yes. You threw in the water. Ganga.
اوكي يدروين دوتر اما اخر كانوا يكن اوكو ين بو دريا بيخوات اوكي اوكي God bless you wow thank you no نامي الاخو خليكي على سرم وتي اما خوا گەورەکە معنا اما خوا گەورەکەیان هاوڕێ نعوذ بالله ام ئاوەیە لێرە ئەم خواردنانی کە دروستێکن ئێمە لەگەڵ خۆیان ئەیکەنە ناو ئاوەکەەوە بۆی ئەم خوا بیان پارێزە نعوذ بالله لێرە شابەم شێوەیە خۆیانەکەنە ئاوەکە دووسێ چارویەنە دەرەوە ئیتر ئەوە بە حسابەوەی کە پاک بوونەتەوە ئەمەش بەشێکە لە خواکانیان ئەمە گەورەترین خۆیانە نعوذ بالله ئەمانەشەوە کە بینن بەم شێوەیە ئەو زەرد و سوورەیەن لە ناوچاو توی شتێپارە و لێسەنن بۆ خۆیان ئیتر وەکو دوکاناری وایە لێرەیە ئەمانش بە هەمان شێوە ئەمە دوعایان بۆ کات ئەو دوعا بێ و کابرا بۆیان بکات بۆ پارە بدەرمە بم کەسە دوایەوە ئەو خواردنە بخەنە ئاوەکەوە 10, 11, 12, 13, 14. 15 days. 15 days people come here to make a ceremony. They say someone they eat in the body of the people, yeah? These people who have a black one, they eat meat from the body. They eat. Shamshan Ghat. Where is it? It's far away? That ghat is near 1 kilometer. 1 kilometer? Yeah, 1 kilometer. You can't see the people, they eating the people, yeah? They eating the people in the night. In the night they eating the people? Night. What time? Time is 12 to 2 o'clock. 10 to 2 o'clock, they eating the people there? Yeah. Okay. And then the body burning. Okay. Body burning, sadhu. They eating. دوسێ ڕۆژە بەدوای ئەو شوێنە ئاگەڕێن کە گۆشتی مردووە خۆن ئەڵێ بە شەوانە لە سەعاتدا بۆ 12 دەست پێیەکات تقریبا کیلۆمەتری لێرەوە دوورە ئەو مردوانێکی خەنە سەر ئاگرەکە جلێکی ڕەشەکەنە بەریان و جاجا پاچێکی لێیەکەنەوەی خۆن خواردنی خوا فرۆشن ئەم جەماعەتە ناوڕیان لەم سەر بۆ سەر بە سێریکی کێم زانی چییە برنجە مۆزە زۆربەیان برنجیان پێ برنج و مۆز ئەوە نیزکیشی تێکەڵە با بڕۆینە ناو شار و ئاوەدانی مردم لێرێ ئەمانەی ترشتی نۆرماڵە فرۆشن بۆ ماڵی خۆیان ئاسایی بووینەوە تۆزێک هاوڕێیان ئەم بیبەرە لە ئەوە شتێکی پیرۆزە زۆربەی درگای و تێلەکان کۆمەڵە لەم بیبەرەیان کردووە بە گوڵ ئاوا تۆپەڵێک ناوێنە بە درگاکەیانەوە هەتا ئێستا شەم 6 کیلۆ ماوە ژیان چۆنە لێرە ئەی هاوا بیستیم پێ بیستیم پێ ڕزە for you نازانێ کۆلام لێ کڕیوە hey give you 20 okay ناعیلاجێکی پێم لەمەتی ئاو بزانانی ئەمە چییە فرۆشێ لێرەیە What is it, brother? What is it? خۆزگام زانیە لەی چی بیبەر و نۆک و نیسکە بەخوا بەڵاپاک و تەمیسە ها ئەمە چە خۆتی ژەکاتەوە وەکو کاتی خۆی هەلو سەر بەبیرمێ لە عربەت کابرەیە کاوا ئەگەڕا دانێکی لەمێ بەسەر شانەوە بوو ئەو پیاوانەی کە خەڵکی عربەتە نیسە لەوە چێ شاتیەوە نازام ناوێ چی بوو هیچ خۆتی ژەکەینەوە مەخەستی ژەکەینەوە هەچە شتەکەش نابێت زۆر بچووکی کەمەوە ئەمە ڤیدیۆ بۆ عامە بۆ هەموو جیهانە بەڵامی تر خۆم چکم خەڵکی عربەتم
ئەمەم لە شارەکەی خۆمان دیوە هاوڕانە و دەرمانانی کە لێرەیە باوەڕ بکەن بیکەیتنە خواردنەوە زۆر خۆش دەرێشە خواردنەکانی زۆر خۆش ئەگەر ئەو دەرمانانی هندستانی تێ بکەیت بەڵام بەداخەوە شوێنەکەیان زۆر پیس و خۆخەڵە هیچ شتێکی تەندروستی تیانەیە کە ئینسان بتوانێت پارچەیە لەو خواردنانە بخۆ. لە دوای سێ ڕۆژمانەوەمان لە شاری ڤارەناسی هیندستان گەڕاینەوە دەلی پایتەخت چاومان بە دکتۆرێکی کورد دەکەوێت کە لە یەکێک لە نەخۆشخانەکانی هیندستاندا کار دەکات. ئەمڕۆ ڕۆژی ئاخیرمان هاوڕێیان لە شاری نیو دەلی لێرە برایەکی کورتمان بینی ناوی کاکڕەوایە لە هندستان تقریبا نزیکی 13 ساڵە لێرەژی دیکاکە ئێوە هەر شوێنە ناخۆشەکان گەڕان با بتا بە چۆزە شوێنی خۆشی هندستانتان پیشان بە تایبەتی نیو دەلی با بڕۆین بزانی چیتیایە. زۆر سپاس کاکڕەوە بۆ ئەوەی کە هاتی بەلامان و خۆشحاڵی بەبینین و بەڕێزی سپاس دەکەم. کاکڕەوە 13 ساڵە لێرەژی وایە 13 ساڵ دەڕێ لەش ساغ یاخوا لێرە دکتۆریت هاوڕێن ئەمڕۆ ئاخی ڕۆژمانە گەڕینەوە تەوان بۆ بەریتانیا ئێستا هاتوین بۆ ڕێستۆرانتێک ئەم ڕێستۆرانتە عێراقیە و خواردنی کوردیشی تێ ئافرۆشن ئەچینە ناو ئێستا پیشانتانێ خواردنەکانی چییە لە ناو شاری نیو دەلیە بەڵام یەک شتەیە حەزەکەم ئەوەی کە لە دڵمایە بە ئێوەشی بڵێن باوەڕ بکە ناوڕیان خۆشترین و پاک و تەمیزترین خواردن لەسەر ئەم ئەرزەیە من وەکو خۆم کە زۆر وڵات گەڕام و خواردنی زۆر وڵاتم تاقی کردوێتەوە هیچی ناگەر بە خواردنی کوردی ئەو خواردنانێک کە لەسەر عەرەبانەکان دەفرۆشێت لە ئیسکانی هەولێر و لە سەوڵەکەی سلێمانی ئەو خواردنانە خۆیانەیەن لە هەزار خواردنی ئێرە کاخود لە وڵاتەکانی ترکە لە ناو ڕێستۆرانتە زەخمەکان نایفرۆشن چونکم ئێمە مسلمانی پاک و تەمیزین هەنێک وڵات هەیە بڕای بەخوانیە بڕای بە هەنێک شت نییە عنی بەڕاستی کە شتێکە چاوی لەسەر نەبێت کە لەخوا نەترسا توانێت بە ئەنواع شێوە دروستی بکات و بیا بە خەڵکانی تر جا بۆیە خواردنی کوردی لە لای من یەکێکە لە خواردنە هەرە خۆش و پاک و تەمیزەکانی جیهان هیچ خواردنێک ناگە بە خواردنی کوردی بە تایبەتی خواردنی کوردستان با بچینە ژوورەوەیەتان پیشان بە بەخێر بێن بەخێر بێن تا خزمەتانە ئەمە فاسۆلیایە وایە بەڵێ بەڵێ فاسۆلیای تۆ چییە متریان ئەمەیان کەبابی مریشکە باشە ئەمەیان چۆنەر بە هەنارە ئیتر ئەمە تورشیاتە حەمزە و کەبابی ببورە تکەی مریشکە بیف نافرۆشن لێرە بیفیش هەیە بەڵام زۆر کەمە زیاتر بەرخە بەڵێ بەرخە بەڵێ بریانیە بران تونە خۆمانەیە کوردی عەسڵ فاسۆلیاکەیە فاسۆلیا وردەکەیە وەڵامەتی نازانم خۆشە تامەوی خۆمانەیە یاخۆت نە مردینە منە خواردنی سەرجادە و لاولامان خوارد وەڵای ئەمجا ڕۆژە بامیەش لێرەیە بەتامە بەڵام دۆشان زۆر تێکرد پێشی کەمە دەستێکی ئەمەیان پێین کەبابەکە کەبابی مریشک حەز دوو بێعەیبە پەرفێکتە تابلۆیە ئەمە کەسێکی کورد هێناوێتی لێرە هەڵی واسیوە لە فەیسبوکەوە نامی بۆ ناردم کە بچۆ بۆ ئێرە بەڵام من نەمەدۆزیەوە سا خۆی بینێتم ڤیدۆیە ئەمە ئەو پیاوە دایناوە لێرە هەروەکو ڕەمزێک شوێنێکی زۆر پاک و تەمیز و ڕاقیوە تەبەن ئەم ڕێستۆرانتە لە شوێنێکە هەڵکەوتووە کە دەوروپشتی یەمی خەسەخانەیە نەخۆشخانەکان وڵاتەکانی کەەوە خەڵکێ بۆ ئێرە بۆ ئەوەی چارەسەری خۆی وەرگێت لەگەڵ کاک دکتۆر ئایسا بۆ شوێنێک ئێستا ناو نەخۆشخانەیە کە خەڵکی لە هەموو جیهانەوەیە بۆ ئێرە و سەردانێکات بۆ چارەسەری نەخۆشیەکانی لە نزیکەوە مەوێ بزانم نرخەکانی چۆنا و چارەسەری چی نەخۆشیەکی تیاکرێ بۆچی خەڵک لە وڵاتانی کەەوە هەیە بۆ ئێرە بۆ هیندستان بۆ چارەسەر ئایا ئەو پێشکەوتنەی کە باسی ئەکەن نێوان دکتۆرەکان و نەخۆشخانەکانە ئەوەیە نێت کە خەڵک لە وڵاتانی کەەوە بێ بۆ ئێرە و لێرەوە چارەسەر وەرگێت و پارەسەر بکاوە لەم جەوەشە ینی کاتێکی زۆر زۆرێوێ کاتێکی زۆر زۆرێوێ کە لێرەیە بمێنیتەوە و پارێکی باش شێوێت با بچین ببینین لە نزیکەوە خۆشخانەی فۆرتیس بەڵێ لە هەموو هیندستان لقی هەیە
طبيعة نەخۆشخانەکان زۆرن لێرە نەخۆشخانەی مێدەنتایە سیکەڤیرلایە سەنارە ماکسە بیێڵکەیە با بڵێن هینمان هەیە مانیپاڵە زۆرن هێرە گەورەترین خەسەخانەیە لە هیندستان هاوڕێن هەموو بە شکلتایە بەخێر بێ بۆ نەخۆشخانەی فۆرتیس لە هیندستان لە دلهی پایتەخت ئەمە نەخۆشخانەی فۆرتیسە فۆرتیس وەکو زنجیرە نەخۆشخانەیە لە زۆربەی هەرێمەکانی هەولایەتەکانی هیندستانە لقی هەیە و خەڵکێکی زۆر لە هەموو دنیا دێن بۆرە بە تایبەتی عێراق و کوردستانی خۆشمان باز بکەین ئیتر بۆ هەموو جۆرە نەشتەگیریەک و بۆ هەموو جۆرە چارەسەریەک لە ئێستا هەم نەخۆشەکانی خۆمان بڵێ داخل کراون و چارەسەری وەرەگرن و ئەمەلیاتەکەن و ئەمڕۆ ڕۆژ یەکشەمە لێرە ڕۆژانی یەکشەم ڕۆژانی پشووە لە هیندستان ئیتر فەرموو لەگەڵمانە فەرموو با بچینە ناوە ببینین ماشەڵڵا شوێنێکی زۆر خۆش و پاکوتەمیزیشە یانیاڵەی مۆڵە سەریکە ئەوەی کە لە ناو بازار ڕایبینی لەگەڵ ئێرە هەر زۆر ئاسمانی فەرقە لقی نەخۆشخانەی فۆرتیس بەم پەیکەرە ناسنەوە لەبەرەوەی نەخۆشخانەی فۆرتیس لقی زۆرە هەم لە دلهی لە گورگاون لەم شارانەی دەوروبەرە ئەم فەرعیان ئەم لقیان بەم پەیکەرە ناسێتەوە کاوی تۆ خەڵکی چی وڵاتێک زیاتر هەیە بۆ ئێرە سەردانەکە کوردەکانی خۆمان کوردانی خۆمان لە هەموو وڵاتێک لە ئەوروپا و لە ئەمریکا و لە بەریتانیاش و زایدن لە کوردستانی خۆمانەوە و لە کوردستانی تورکیا و سووریا و ئێرانیش بە زۆری ئەوەی خۆمان عێراق چی نەخۆشیەک زیاتر لێرە چارەسەرەکرێت شێرپەنجە بە هەموو جۆرێک بابەتی دڵی ناکامی مناڵان ئەوەی گەوران و زایدن بۆ بابەتی ئێسک و شکاوی بۆ بابەتی گرەی مێشک و دەماری و فەقەڕات و یعنی هەموو جۆرە با بڵێن چارەسەرێک بۆ هەموو جۆر نەشتەگەرێک نەخۆشەکان دێن بۆ ئێرە نرخی نەشتەگەریەکان بە شێوەیەکی گشتی بەراورد لەگەڵ کوردستانە چی ئەنجامەکەشی زۆر جار هەرزانترە و نسبەی نەجاحی زۆر باشترە و لەبەرەوەی جیهازی زۆر باشی تایە یعنی کە جیازی پێشکەوتوی تایە نسبەی نەجاحی عملیاتەکەی هەم بەرزەکاتن بۆرنە بۆ لابردنی گرەی سەر جیازی نیورۆ ناڤیگەیشن سیستەم بەکارێن کە لە دەمان نزیکە بێتەوە یعنی ئیعازەداتن بۆ ئەمانە ینی تاوەکو نەخۆشەکە هەم مزعفاتی بۆ جوستنەوەی خوانەخواستە شوێنێکی شەلل نەبێت چاوی دانەخرێ هەم بۆ لابردنی گرەی سەر و ئەمانە زۆر گرنگە ئەمانە و کەسان کە لای نەخۆشەکانیان نەمێننەوە مرافقەکانە بۆ کەسێکی عام هەموو شتێکی تیا بڵێ هەم براندە هینەکانی تایە ئێستا سەبۆی ئەومانەی تایەوە تۆز ڕایەنگی تۆ تازە لەوەی پاکێکەنەوە ئەگەنا مەسادی لێ ئەوەشی لێ و ئەوانەی هەموو لێ سەورکە ناوڕیان ئەمە نەخۆشخانەیەک لێرەوە ئەمە بەشی مختبەرمانەیە کە دێن لێرە بۆ نمونە فەرسی خوێنەکان بەگشتیەکەن و هەموو سیستەمێکیانێ هەر لە مختبەرەکەەوە ئەم فەرسی خوێنە بەم سیستەمای ئاڕوا بۆ مختبەرەکە بەبێ ئەوەی کەسەکە هەڵی گرێ بەدەست بەم بۆریە ئاڕوا لێرەوە بیلنگ شتەکەمانەیە بۆ وەسڵ شتەکانەکەن و زایدن بەشی هۆمکێرمان هەیە ئەمە جگە لەوەی کە نەخۆش دوای عملیات دێتە دەرەوە بۆ منە پەرستاری خۆی تایبەت هەیە توانێ ئاگای لێبێ لە شوقەکەیە لەو شوێنێک کامێنێتەوە لە هوتێلەکەیە زۆر هەرزانی شەکەوێت کەسێکی بۆ گرێ و علاج تەبیعی بۆ کاتن برین و برین پێچی بۆ کا بۆ تداوی بۆ بە کوردەکەی کەسێک ئەگەر نەخۆش بێ لە کوردستان و بێتە ئێرە بەجارێک سێ چوار نەفەر بێنێ لەگەڵ خۆیان هەموو مەسروف توانێت کەسێک لەم کێهۆمە بدێت بە هاوکاری بکات و خزمەتێکی باشتریشی بێگومان منەتیشی نییە کە تۆبارەوەیان تەواوی زۆر کەمە زۆر ڕەمزیە بۆ مانگێک چەنەکەوێت تقریبن ئەو پەڕی بگاتە سێگەڵە ئەو پەڕی کەسێک بۆنە سەفەرکە زیاترەکەوێتەوە فەرم ئەمە بەشی شاریەکانە بەشی ڕاوێژیەکان هەچەند ئەمڕۆ یەکشەمە بەشی ڕاوێژیە لێرەوە بەشی ڕاوێژیەکانمان ئێمانە ژووری دکتۆرەکانە و لەو بەرەوە ژووری قورگلووت و گوێمانەیە ئێستامە دکتۆراتول لەوێ دانیشە قورگلووت و گوێە هەم نەشتەگەریەکانی پەیوەندی بە قورگلووت و گوێ لێرەوە با بڵێن دکتۆرە نەخۆشەکانە بینێ و هەمانە لێرەوە دکتۆر مانۆجمانەیە دکتۆری سیەکانە دکتۆرێکی بەناوبانگە بۆ ئەوانەی کێشەی سیەکانیان هەیە ئیتر ڕەبۆیە بۆ نمونە هەر نەخۆشیەکەی درێژخایانی سیستی فایبرۆس هەر هینێکەیە پەیوەندی بە بابەتەکان ئەگەر کەسێک نەخۆش بێت چۆن پەیوەندی بکات بە ئێرەوە بۆ نمونە ڕاستەوخۆ لەگەڵ لەلایەن کیوە توانێت مەسەرەن ئەم پەیوەندی دروست بکات و بێتە نەخۆشخانانە لێرە چارەسەر بکرێت ئێمە هەم پیجمانەیە هەم نووسنگەمان هەیە لە کوردستان ئیتر لە سوۆشیال میدیاوە بێ یان لە ڕێگەی نووسنگەکانمانەوە توانن پەیوەندیمان پێ بکەن ڕاستەوخۆ ئەمانە ئەم دوو ژوورە ژووری تەختیتی مێشکی ببوورە تەختیتی دەمارین
ئەوانەی نرف کەندەکشن ستەدی بۆکەن ئەوانەی کە کێشەی بۆنە لە پەل و پۆکەوتونیان سڕبوونیان هەیە ئەو بابەتیاڵێ شەوان دەستم هینە بە هەمونم نە سڕبوونم هەیە ئەوانەی کارپەتەنە لە دەماری دەستیان گیراوەیان پەیوەندیدار بە هەموو جۆرێکی سڕبوونی دەماری و قاچ و پەل. لەمانەشە دکتۆرەکانمانێ ئەخسایەکانی تر بۆ نەباتنیە ئینتەرنەل مێدیسنە دکتۆرەکانی مێشک و دەماریە کە ڕاوێژکارە و هەمانە نەشتەرگەرە جەڕاح و هەم ئیسشاریە ڕۆژانە دێن و ئێرە پڕ لە نەخۆش ئەمڕۆ یەکشەمە ئەوانەی تەنیا داخل کراون هاوڵی نەخۆشەکان هاتون بۆ سەردانیان ئەگەنا بەشێوکی گشتی ئێستا بمنەوە لە بەیانیەوە ڕۆژی دووشەمە لێرە پڕی نەخۆشە هەمووی بە نۆرە ئیترهینی گرتووە بە ئۆنلاینی شەتوانێت ئەپۆینمنت وەربگرێت مۆعید وەربگرێت و دکتۆر بینە لێرە هەم لە وێبسایتی تایبەت بە نەخۆشخانە دەستا خۆش بە هاوڕێیان ئێوەش ئەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەوە کە بۆتان داهانێم ژمارەی کە دکتۆر خۆیەتی ئەگەر پێویستان کرد ئەتوان پەیوەندی پێوە بکەن کە هاتنە هەندستان ئەم شوێنانە ئاسانتر بدۆزنەوە. ئەمانە کاپتریای بەناوبانگ و براندن خۆزانین کۆستا کۆفیەوە هەر لە هەموو لە هەولێرش لەقیەوەتی لە بەریتانیا شوێتیەوە لێرە زۆرە لێرە لەقی گەلێک زۆرە کۆستا کۆفی ئەمەی ئەو بەرەمان بەشی پیدیاتیکە بەشی مناڵان بۆ دکتۆری نەشتەگەری مناڵان دکتۆری مێشک و دەماری مناڵان مەعیدەی مناڵان چکام ئەخسایانە کەمە لە کورسایان توان بڵێم هێشتا نیمانە و زایدەن دکتۆری سی مناڵان سی مناڵان چکەوەی زۆربەی کە هەیە مها لە کورسان زۆر ئەوەی خۆمان هەیە لەوانەیە شەوەخسای ناتونەوەریان نەگرتووە سبسپیشەلایزیشن ئەوانیان نەکردووە ئەو دکتۆرەکانی ئەوەی هەمان بەشی کە باسمان کرد بۆ گەورانیش هەمانە بەجیا ئەمە لە بواری پاکوتەمیسیە بزانم چۆنە ئەمە بەشی ڕێدیۆلۆژیە بەشی MRI و CT سکانە وەپانەکەم دکتۆر نەنکم هەمووجارێ و خۆیان کەس ئەوێجێ نەکەوێتە خەسەخانم ئەمە ژوورەکانە قاوشەکانە بۆ نەخۆشەکان نەخۆشان لێرەیان هەموو شتێکی تێە ئەڵێ تێری پێنجە سێرەیە زۆر پاک و خاوێنە بیۆکەشی جوانە ڕاستی بەخێر دەستا خۆش بێ زۆر سپاس نەخزمەت بەڕاستی ئیشێکی زۆر زۆر باشەکە خزمەتی و کوردانی خۆشمانکە لە وڵاتەکەی خۆمانەوەیەنە ئێرە و ئینشاءڵڵا لە خزمەتیانە ئێوە خزمەتیانەکەمەش تاوێت شتەکەیەتی هەموو خزمەت جارێکی تێ پاک و خاوێنە دەست خۆش قاوشەکەشان نیشان بە هۆڵی هینەکان قاوشەکان ئەها هەمووی خزمەتگوزاری هینە پەرستاری 24 کاتژمێریت هەیە هەر کاتێ پێویستی بوو دوگمەکە لە ژێر خۆیەتی دوگمەکە داگرێت و پەرستارەکە دێ بۆ لای تاقیمکەین زۆر چاکە هاوڕیانە ئێرە شوێنێکی لۆکاڵیە هاتوین مەساجێکی سەر بکەیت ئەوەی کە لە ڤیدۆکان ئاوێنن ڕۆنەکەێنە سەر و ئاوا بەدەست پیاکێشن و هێن و ئەیبەن بزانین چۆنە بەڕاستی من خۆم کاتێک کە سێری ڤیدۆکانمەکە لە یوتیوب زۆرم حەز لێیەکە جاسا خۆماتون بە واقعی ئەمەوێت تاقیکەمەوە ئەمە شوێنێکی لۆکاڵیە کا دکتۆرێ ناوێنی بزانین چییە لەکوێیە هەلۆ سلام عەلەیکم دو هێت مەساج سەرم بۆ چاکاتەوە مەساجێکی هندیشم بۆەکە با ببینی ئادەی نانا ئەم حەلاقە هەندێم لە ئیندۆنێسیەکە باشترە سۆ هاوڕێیان ریڤیوەکەیم لە کۆمنت بۆ بنووسن ئەم پاودەرەی لێیان کاتێکە سەر پاکەکەنەوە زۆر باشە ئەم بۆنی خۆشەوە قژەکەش پاکەکاتەوە پاشەوە بۆ درە و جەڵ و دەرمانی لێ نایبڕێت زۆر چاکە سەری بۆ چاکردم ڕوشی بۆ چاکردم دەم و چاوم ژێرملم ئەبەم شێوەیە دەرچووە هارەوەڵا زۆر پاکوتەمیسە جا ئێسا ئەمەی کە بینن ئەمە ڤیتامینە ئەمە ڕۆنە زانم چۆن لێ هاتوو چی پێیەکە اوكي oil vitamin oil vitamin oil how many minutes no 10 minutes باشا ده دقيقة مساج يسار هلا كشو هلا وري اگر فيتامين اللي طبعا درمانك شان ايه عبر تايبته بكريش دو جار سه جاري لسري يتر كريش نه حالك
خەو بێت زارە بێ ئۆکێ تاوە ماگێک ساحەت ئەخوا خۆشە بۆ کوسان نیازانم وتمەوە بۆ بکەوانەوەتی کەوت بۆ سەری هیچی نەبوو بانەی هێنا بوو ئەو شتەی پێوە نەبوو هێناڵەکەن جوبچینەوە خەویە مساجد لنا برایان چی سراحەتێکەکەی الله ناولەپ مەشەلێت لێرەوەی سراحەتی پێەکە الله کە خۆشە خۆی خاوە بیتەوە حەزێکی سەڕێک بە خوب خەوی هەڵ هەڵنەسی ئەو تەبەن ناتەقێ شڵقەی دەستی خۆیەتی یا ئەڵڵا ئەمە چی بوو سرم تەپی ماڵە ئاوا یا ئەڵڵا چی بوو ئەمە بۆ حەمامکردنی قژە بۆی دەندرفتی نەمێنێ ئەگەر قژەیەکە کڕێشی هەبێ دەندرفتی پێڵە بە ئینگلیزی نەخۆشمان کڕێشە بەڵام بۆ هەموو سەرێک بەکاری هێنن شتێکی زۆر چاکە ئەمە سەری شفێنێکە کاتەوە سە هەڵمێکی جوانیشی لێە تۆ ئەوە ئەی شوات ئۆکێ ئەم سولێ ئەمە کڕۆنەکەی تیا ڤیتامینەکەی بۆ سەر و لەگەڵ ئەمەیە ئەمە هەیە سپرەکلینەکەی ئەمەی بۆ سپاکەکە بەکاری هێنی باش دوانە لەمە بەمە بەشی چەندێکە کاتەوە چی بەشی 2 مانگ کات 3 مانگ کات هەندی ئەم جۆرە دەرمانانە بەکارێن بۆ یە قژاندایم پڕەوە زۆر بە کەمی کەچەڵشیان تیا بینیت ئەو ڕۆنە هەمیە چێتە ناو پێستەوە ئەمە تعدیلێکی عام تەکات الله ئەم شتە کۆڵان بۆ چی بوو؟